شێوەی حکومەتی داهاتوو بەندە بە بڕیاری بەرپرسان و سەرکردە سیاسیەکانی عێراق خۆیان، بەڵام پێم وایە بێسازان گونجاوترە. هەروەکو لە سەرەتای گفتوگۆکە ئاماژەم پێدا، ئەوەی من دەیڵێم تەنیا پێشنیارە. لەوانەیە کەسێکی تر ئەوە بە دەستێوەردان لە قەڵم بدات، بەڵام ئەوە دەستێوەردان نییە، بەڵکو من تەنیا ڕای خۆم دەردەبڕم. بەڕای من سازان ئەنجامی باشتری لێ دەکەوێتەوە. ئەوە ڕای منە، وەک شیکەرەوەیەک و پسپۆرێک کە شارەزای بارودۆخی عێراقم، بەڵام بە شێوەیەکی گشتی دۆستە عێراقیەکانمان بە هەر شێوەیەک لەسەر پێکەنانی حکومەتی داهات و ڕێبکەون، ئەوە کۆماری ئیسلامی ئێران ڕێزی لێ دەگرێت. بەڵام هەندێک لایەنی سیاسی ناو پرۆسی سیاسی عێراق و پەرلەمانیش ئەڵێن حکومەتی زۆرینە باشترە لە تەوافق. لە دوای ڕوخانی بەعەز ئەم تەوافقی کە بەڕێزیشت ئاماژت پێدا کاری لەسەر کرا و گەشتنەتە ئێستا، بەڵام ئەوانەڵێن نە، زۆرینەی نیشتیمانی باشترە بۆ عێراق. تۆ لەباری زۆرینەی نیشتیمانی چی هەڵدەیت؟ ببینید این هم یک دیدگاهه. ئەو بۆ چوونەش جێگەی ڕێزگرتنە، سازانیش ڕای منە. پێم وا بێت حکوومەتی زۆرینە سەرکەوتوو نابێت، تەنیا لە وڵاتانە نەبێت کە ساڵانێکی زۆر دیموکراتی تێیدا بەرقەرارە و فۆرمێکی دامەزراوەی بەخۆ گرتووە. من ناڵێم دیموکراسی لە عێراق نییە، بەڵام پێم وایە پێکهێنانی حکومەتی زۆرینە لە بەرامبەر کەمینەیەکی ئۆپۆزیسیۆندا شتێکە هێشتا کاتی نەهاتووە و پێویستی بە ماوەیەکی زیاترە.